سەرۆکی فڕاکسیۆنی کۆمەڵی دادگەری سەردانی ماڵی ئارامی پەناگە و ماڵی هەمیشەی بەشێک لە بەسەڵاتچوانی کردو لەگەڵ کارمەندان و بەسەڵاتچوانی ماڵەکەدا بەربانگی کردەوە دواتریش جلوبەرگ و پێویستی جەژنی بۆ دابینکردن. بەیاوەری بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی فڕاکسیۆنی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ سەردانی ماڵی ئاراممان کرد کە خەڵکانێک تیا دەمێننەوە لە پیا و لە ئافرەت بێلانن بێماڵن بە چاکمانزانی لە نزیکەوە ئاگامان لە حاڵوباڵیان بێ و هەروەها ئێوارە خوانێکمان بۆ ئامادەکردن جەنابی مامۆستا پێخۆش بوو لەگەڵیان فتار بکاتەوە جگە لە ئێوارە خوانەکەش جەنابی مامۆستا جلوبەرجی جەژنی بۆ سەرجەم ئەوانەی کە لێرەن ئامادە کرد و بۆی دابینکردن و هەروەها دیاری تایبەتی پێشکەشکردن. بەڕێوەبەری ماڵی ئارامی بازلەوە دەکات گرینگە بەرپرسان و کەسایەتەکان سەردانی ئەم شوێنانە بکەن و پاڵپشت و هاوکاری مادی و معنەوی خاوەن پێداویستانی تایبەت و بەسەڵاتچوان بن. بەخێراتنی مامۆستای بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید دەکەم کە دووەم جارە بێ ئێمە بەسەر کاتەوە بە تایبەتی ئەو مانگە لە مانجی ڕەمەزانی پیرۆزەوە هات جلوبەرگ و پێداویستەکانی بۆ ئەو خاوەن پێداویست تایبەتانە جێبەجێ کرد و پێکەوە نانەکمان خوار ئێوارێ دڵیان زۆر خۆش بوو نمونەی زۆربی ئینشاءڵڵا دەستخۆشی لێ دەکەن سوپاسی دەکەن نمونەی زۆربی یا ڕەبی زۆر گرنگە هەموو کەس ڕوو لێرە بکە ئێرە ماڵێکی ئارامیە بەبێ جیاوازی ماڵێکی کۆمەڵایەتیە دوور لە هەموو شتەچی دوور لە هەموو ناخۆشیەکی هیوادارین هەر کەسێک بێسەردانی ئەو بێ سۆز و لێ قەوماوانە بکە دەرگامان کرایتەوە بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێ دەکەین و گەورەمان دەکەن شەر نییە هە لە ڕووی مادی معنەویەن ئەمە بەهێز و توانامان زیاتر دەبی و دڵمان خۆش دەبی و یعنی هەست دەکەین کەسانێک لە پشتمانن. ساڵانێکی دوور و درێژە و بەتایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ڕێکخرا و دەستگا و بەرپرس و کەسایەتەکانی کۆمەڵی دادگەری جگە لەوەی هەمیشە لەبەرەی گەل و خەڵکدا ماونەتەوە و بەرگریان لە مافەکانیان کردووە لە ڕێگەی هاوکاری و بەخشینەکانیشانەوە بوونەتە هاوبەشی خەم و ئازاری هەژاران و دەستی میهرەبانی بۆ کەسانی بێسەرپەرشت و لێ قەوماوان. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.